ئەمڕۆ 118 ساڵ بەسەر لەدایکبوونی مەلا مستەفای بارزانی تێدەپەڕێت کە تەواوی ژیانی خۆی بۆ شۆڕش و خەبات لە پێناو بەدیهێنانی مافەکانی گەلی کوردستان تەرخان کرد. مەلا مستەفا خودانی دید و ڕێبازێکی شۆڕش گێڕانە بووە. ئازایەتی و بڕوا بەخۆبوون و ئیمان بە حەق و عەدالەت خوازی و خەباتکردن لە دژی زۆرداری و ڕەتکردنەوەی ژیانی بندەستی لە خەسڵەتە دیارەکانی کەسایەتیەوە بووە. مەلا مستەفا بارزانی پێنجەمین و دوایەمین کوڕی شێخ محەممەدی بارزان لە 14 سەی 1903 لە گوندی بارزان لەدایک بووە. ساڵی 1904 شێخ محەممەدی باوکی کۆچی دوایی دەکا و برا گەورەکەی شێخ عەبدوسەلام ئەرکی ڕێبەرایەتیکردنی بارزانیەکان لە ئەستۆ دەگرێت. تەمەنی مەلا مستەفا 3 ساڵ دەبێت کاتێ هێزەکانی سوپای عوسمانی پەلاماری ناوچەکەیان دەدەن و شێخ عەبدوسەلامی برا گەورەی بەدیل دەگرن و مەلا مستەفا و دایکیشی ڕەوانەی بەندیخانە دەکەن و ماوەی 9 مانگ لە بەندیخانە دەمێننەوە. ساڵی 1990 مەلا مستەفا بەهانای جوڵانەوەی شێخ مەحموودی حەفید لە سلێمانیەوە دەچێ و سەرپەرشتی هێزێکی چەکداری 300 کەسی کردووە. ساڵی 1920 شێخ ئەحمەدی بارزان بە نوێنەرایەتی خۆی مەلا مستەفا ڕەوانی باکووری کوردستان دەکات بۆ ئەوەی چاوی بە شێخ سەعیدی پیرام کەوێ و هەماهەنگی لەگەڵ شۆڕشەکەی دروست بکات. لە 1943-1945 شۆڕشی بارزان لە دژی حکوومەتی عێراق کە لەلایەن بەریتانیاوە پشتیوانی لێدەکرا سەری هەڵدا و لەو جارەدا شۆڕش ناوچەیەکی فراوانتری کوردستانی گرتەوە. لە 11 ئایاری 1945 بارزانی و پێشمەرگەکانی ڕۆیان کردە ڕۆژهەڵاتی کوردستان. لە 22 کانونی دووەمی ساڵی 1946 بارزانی لە ڕێوڕەسمی ڕاگەیاندنی کۆماری دیموکراتی کوردستان لە مەهاباد بەشداری کرد و لەلایەن قازی محەممەد سەرۆک کۆماری کوردستان کرایە فەرماندەی سوپای کۆماری کوردستان و پلەی جەنەراڵی سەربازی پێبەخشرا. لە 16 ئابی 1946 مەلا مستەفا بارزانی پارتی دیموکراتی کوردستانی عێراقی دامەزراند وەک سەرۆکی پارتەکە هەڵبژێردرا. دواتر لە سەرجەم کۆنگرەکانی ئەو حیزبەدا وەک سەرۆکی پارتی هەڵبژێردرایەوە. دوای نسکۆی کۆماری کوردستان لە 1947 ڕێڕۆیشتنی مێژووی بەرەوێچێتی سۆڤێتی جاران دەست پێ کرد. بارزانی ئامادە نەبوو خۆی ڕادەستی دەسەڵاتی شاهنشایی ئێران بکات. بۆیە بەخۆی و پتر لە 500 خەباتکاری کورد ڕوویان کردەیەکێتی سۆڤێت و لەو ڕێڕۆیشتنەشدا ڕوبەڕووی سوپاکانی عێراق و ئێران و تورکیا بوونەوە. لە دوای کودەتای 14 تەمووزی 1958 بارزانی و یاوەرەکانی گەڕانەوە عێراق. لە هەمان ساڵدا لەلایەن عەبدولکەریم قاسم سەرۆک وەزیرانی ئەو کاتەی عێراق پێشوازی لێکرا. لە 11 ئەیلولی 1961 تا 1975 ڕابەرایەتی گەورەترین شۆڕشی چەکداری لە دژی دەسەڵاتدارانی بەغدا کرد. لە 11 ئاداری 1970 بارزانی و حکوومەتی عێراق لەسەر پرۆژەی ئۆتۆنۆمی بۆ کوردستان ڕێکەوتن. لە 6 ئاداری 1975 بەهۆی ڕێکەوتنی سەدام حوسێن و محەممەد ڕەزاشای ئێران لە جەزایر شۆڕشی ئەیلول تووشی نسکۆ بوو. بەو هۆیەوە بارزانی نەمر و هەزاران پێشمەرگە و هاونیشتیمانی کوردستان ڕێگەی ئاوارەییان هەڵبژارد. مستەفا بارزانی بۆ چارەسەری نەخۆشیەکەی چوو ئەمریکا. هاوکات لەگەڵ وەرگرتنی چارەسەری بەردەوام لە میدیا و نێوەندەکانی بڕیاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای پشتیوانی بۆ مافەکانی خەڵکی کوردستان دەکرد. لە 1 ئاداری 1979 دا و لە تەمەنی 76 ساڵیدا لە نەخۆشخانەی جۆرجتاون لە واشنتنی پایتەختی ئەمریکا کۆچی دوایی کرد. لە 4 ئاداری هەمان ساڵ تەرمی مستەفا بارزانی گەیشتە تارانی پایتەختی ئێران. دواتر بە هێلیکۆپتەر گەڕێنرایەوە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ لەلایەن سەدان هەزار کەسەوە لە پەنابەرانی کوردستانی عێراق و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردانی باکوور و ڕۆژاوای کوردستان پێشوازی کرا. ڕۆژی 5 ئادار بە ئەمانەت بە خاکسپێردرا. لە 6 تشرینی یەکەمی ساڵی 1993 ڕووفاتی بارزانی و ئیدریس بارزانی کوڕی لە ڕۆژهەڵاتی کوردستان گواسترانەوە هەرێمی کوردستان و لە زێدی لەدایکبوونیان لە بارزان بە خاکسپێردران.